عتينا منو تفرسك نعم حسن كاري وشتي نییە؟ والله من طبعا خراب بووم کاکی شاش باش نەزانی چۆن زانی شلون نایزانم دوو مانگ و پێنج ڕۆژ نزیکی یەک تۆ زیاتر پیرۆزێ بێ تانێ باوڕێن ئێمە وەکو زاکۆی گەشە پێدانی مرۆیی ئەم گەشتەمان بۆ خوێندکارانمان حازر کردووە اینجا بزانم ئێوە لە چ بەشێکن و مەرحەلە چەنن سەرەتا بە خێراتنتانەغین زۆر سپاس بۆ ڕێخستنی ئەم گەشتە جوانە بۆ سێرانگەی مێرگەپان زۆر خۆشحاڵین بە باتنتان سڵاوتان لەبێ هاوڕێیان لە گەشتێکی بەهارەوە لە زانکۆی گەشە پێدانی مرۆیەوە لەگەڵتانی لەگەڵمان بن بۆ بڕگەی تو دیارێ سڵاو لێوێ ئێمە وەکو زانکۆی گەشە پێدانی مرۆیی ئەم گەشتەمان بۆ خوێندکارانمان حازر کردووە جا پرسیارەکەم ئەگەزانی دەبێتە خاوەنی خەڵات ئەمساڵ چەندەمین خولی دەرچوونی خوێندکارانی گەشە پێدانی مرۆیی بوو باوە ڕاستە چۆن زانی شلون نایزانم ئەم ڕۆژە بۆ ڕێگای قۆناغی چیت قۆناغی دوی شیکاری شیکاری نەخۆشی باشە دەستە خۆش بێ بێتە خاوەنی خەڵات سڵاوتان لێبێ هاوڕێن ئێوە قۆناغی چەندن لە چ کولیەکن قۆناغی چوارن کۆتا ساڵتانە ئەی هەستان چێکەم زاکۆی جێڵن دەی یەخوا هەر بەختەوەر بن پرسیارێکمان هەیە ئەگەزانیتان ئەم نەخاوەنی خەڵات ئەڵێ چ باڵندەیەک مژدەهێنەری بەهارە بەڵام لە کولتوری کوردیە زانی بویە خاوەنی خەڵات دەستە خۆش ما عتينا منو تفرسك نعم هەلێ نەمێ بەرەو ماڵەوە بێ لە هەمویان عەکرەش ئەوتانێ باوڕێن ئێمە وەکو زاکۆی گەشە پێدانی مرۆیی ئەم گەشتەمان بۆ خوێندکارانمان حازر کردووە اینجا بزانم ئێوە لە چ بەشێکن و مەرحەلە چەنن سەرەتا بە خێراتنتانەغین زۆر سپاس بۆ ڕێخستنی ئەم گەشتە جوانە بۆ سێرانگەی مێرگەپان زۆر خۆشحاڵین بە باتنتان ئێمە هەمومان مەرحەلەیەکی کۆلێژی یاساین وەموشمان هاوپۆلین و هەر بەیەکەوەین دەی لە شتا ساخ بێ اینجا بزان بۆ نیوەڕۆ چیتان بێبوو خواردن وڵای بۆ نیوەڕۆ پێشەم شتێ بێوە ناخۆش یا سپاس یا پراخمان پێبوو بریانیمان پێبوو کوبەمان پێبوو تر شیرینی و شتیش خوراوە ئافرەتان بێ هاوڕێم پرسیارێکم هەیە ئەیکەم لێتان ئەگەزانیتان ئەم نەخاوەنی خەڵات باشە ئەڵێ چ وڵاتێکی عەرەبی ڕووباری تیانە ڕاستە زانی بووی خاوەنی خەڵات پیرۆزێ بێ بەڵام پێشەوە بپرسم لە چ بەشێکی و مەرحەلە چەنی یانەکەم من شیکاری نەخۆشی مەرحلەی چوار ئینشاءڵڵا ئەمساڵ تەخەڕوجێت یەخوا سەرکەوتو بووی ئەی بۆ نیوەڕۆ چیتان پێ بوو وەڵا هەر بریانی یابرا شیرینی هەر ئەمشتانە بوو عافێتان بێ ئینشاڵڵا پرسیارەکەشم ئەوەیە بە پێوی کۆتا ساڵ و تەواویەکەی زاکۆی گەشە پێدانی مرۆیی ساڵی چەنددا بەزێنراوە وەڵا نازانم تقریباً 2007 2008 هەروە بوو نزیک بوویتەوە بەڵام یەک وەڵام وەرەگرم حەوت یان هەشت یعنی هەستەکەم هەشت بوو تەواو بوویتە خاوەنی خەڵات خەڵاتەکەمان بەنە سەرکەوتو بیگیان دەست خۆش بێگیانی من زۆر سپاس ئەوەش خەڵات لێمەوە بۆتەوە دەستان خۆش بێگیانێکم زۆر سپاس گەشتی ئەمڕۆ پێچۆن بوو گەشتەکە ئەمڕۆ زۆر خۆش بوو بە حکمی ئیمتحاناتمان تەواو بوو زۆر خۆش بوو نەخوا بەزیابێ خاتونگیان ئێمە لە وڕگەی خەڵات و دیاری پرسیارمان بۆتان ئامادە کردو و خەڵاتیشمان هەیە ئەگەر وەڵامەکەتان ڕاست بێ خەڵاتان پێشکەشەکەین پرسیارەکەی ئێمە ئەوەیە جیاوازی نێوان جژنی قوربان و جژنی ڕەمەزان چەند ڕۆژە مەبەست بینی ڕۆژەکانێتی بەڵێ گیان جژنی ڕەمەزان و قوربان بەڵێ دوو مانگ تقریبا نزیک بوویتە دوو مانگ و پێنج ڕۆژ نزیکی یەک تۆ زیاتر دوو مانگ و دە ڕۆژ دەست خۆش بێگیان خەڵاتەکەمان زۆر سپاس ناوی سێ وڵاتە پێ بڵێ کە هیچ نقطەیەکی تیانە نقطەی تیانێوانی لە ناوەکە کە بە کوردی بەڵێ نقطەی تیانە واتە پیتەکانی نقطەی نییە سۆماڵ ئەوە یەک دوودانماوە
یەک دانێکەش بڵێ لەوانەیە خەڵاتەکە بینێ کاراسانیە وەک لە کوردیات یانە بێ وایە لە کوردیان نقطەی هەر ناوی هەر وڵاتێکم بەرێ بەس نقطەی دیانە بێ کێشەی نییە ئەخرا فامە لە نووسینی کوردیان بەڵێ بەڵێ تیانە ئەڵڵاینی چیکە مەیە نازانێ دووەم دانا یەکەم پیتەکەی بە ئێ دەست پێکە بڵێن ئێ دەست پێکە بەڵێ چۆن نقطەیتیانەتی ئاەتی چ وڵاتێکی عەرەبی هەیە کە ڕووباریتانە چه وڵاتێکی عەرەبی ڕووباریتانە هیچ ڕووبارێکی تیان نییە بەڵێ واتە هیچ ئاو دەریا و ڕووباریتانە ئاسانکاری شتی نییە یەکەم پیتی ناوەکەی بە ئێ دەست پێکە لەو ئاسانکاری تر یەکەم پیتی عێە عمان تا ڕاستە دەستە خۆش بێ دەگە لێوە شاستە واتە موژدەی بەهاری پێەیە لە کلتوری کوردیە بولبول نەخێر دەست خۆش بێ نەزانی چ باڵندەیە موژدەهێنەری بەهارە لە کلتوری کوردیە موژدەهێنەری بەهارە لە کلتوری کوردیە نازانی؟ بولول نەخێر بلول نییە دەستە خۆش بێ سواز زۆر سواز سڵاودانێنە نەخێر لەسەر ئەمڕۆتان پێ چۆن بوو؟ ڕۆژێک خۆش بوو لەبەرەوەی کە داوەتی هەردوو کڵاسەکە بووین و ئیمتیحاناتیشمان تەواو بووە ئەی پێم بڵێن لە ئیمتیحانەکانە چۆن بوون؟ وڵای متەمە خراپبوون کاکێ شاش باش ئەی تۆ؟ وڵا سپاس بۆ باش بوو دەی ئەلحەمدوللیلا ئێمە ئەمڕۆ پرسیارێکمان لێتان هەیە ئەگە پرسیارەکان دازانیە بنە خاوەنی خەڵات باشە؟ کۆتا ناوی کۆتا جا من پێ بڵێن کە کریستیانۆ ڕۆناڵدۆ بردیەوە هەردوو ڕۆژنەمە پێش و خولی سعودی بوو خولی ڕۆشنی سعودی بوو پیرۆزە بێ بەم شێوەیە هاتینە کۆتایی و بڕگەی خەڵات و دیاری لەگەڵ خوێنکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هیوای ئەوەی چێشتان لە سەفرەکە بینی بێت و کاتێکی خۆش.